بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستان من دانا محەممەد ئەڵلقەیەکی نوێ لە پرۆگرامی ئەمڕۆ پێشکەشەکەم. کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کاتێک لە پەرلەمان متمانی پێدرا و کارنامەکەی خۆی خوێندەوە کۆمەڵێکی زۆر بەڵێن و با بڵێن کارنامەی لە خۆ گرتبوو لەناو کارنامەکە کۆمەڵە خاڵی لە خۆ گرتبوو. دوای 5 ساڵ و بۆ 6 ساڵ ئەچین ئەم کابینەیە ئەو بەڵێنانی کە دابووی نەک جێبەجێ نەکرد بەشێک لە بەڵێنەکان بەشێک لەو خاڵانی لە کارنامەدا هاتبوون بە پێچەوانەکەیەوە جێبەجێ کرد. نە شەفافێت لە داهاتی نەوتا هەبوو نە لە داهاتی ناوخۆیە نە سندوقی داهاتە نەوتیەکان دانرا نە یاسای بودجەی هەبوو ئەم کابینەیە وەکو کابینەکانی پێشووی نە ڕێگەوبانەکان و خزمەتگوزاری و نە کارە باش دۆخی باش بوو و باسیش لەوە کرا کە ئەنجومەنێکی دانوستانکار لە نێوان هەولێر و بەخدا دروست بێ ئەمیش هەر هیچی بە هیچ نەبوو هەروها پرسی موچە و مادەی 140 کۆمەڵێک بەڵێنی دیکە لە هەکبەی ئەم کابینەیەدا بوو. کابینەی نوێم کابینەیەکی ناشەفاف و تاریک و گەندەڵ تەوەرەی ئەم شەوی پرۆگرامەکەمانە بمیوانداری زۆر بەڕێز وشار عەبدوڵڵا پەرلەمانتاری پێشوو کە بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵمان میوانەکە وشار بەخێر بیت. زۆر سوپاس کاکدار. ئەگەر لەوە ینی بە پرسیارێکی تەقلیدی و سادە دەست پێ بکەم بڵم کاک وشار پێناسەیەکی کابینەی نوێی حکوومەتی هەرێمم بۆ بکە تۆ چی جوابی منیتەوە؟ سوپاس بۆ بەڕێز سوپاس بۆ کەناڵی پەیام و بۆ بینەرانتان. ڕاستەکەی کابینەی نۆ یەکێکە لە ئەو کابینانەی کە هەڵوەستەکردن لەسەری لە 6 ساڵی ڕابردوو کە 2 ساڵی ناشەرعیە و لەوەش کە هەرێمی کوردستان ئەگەیەنێ بەکوێ زۆر قەزەیەکی گرنگە. قەزەیەکی گرنگە چونکە ناتوانی تەنها پێی بڵێ ئەم کابینێکی شکست خواردووە چونکە وشەی شکست خواردوو زۆر کەمە بە حەقی ئەو حکوومەتەی کە کۆمەڵێک تاوانی گەورەی ئەنجامداوە بەدیدی من. یعنی کابینەی و کابینێکی تاوانبارە نە کابینێکی شکست خواردوو کاڵی شکست خواردوو مەسەلەن هەوڵی داوە بەڵام شکستی هێناوە بەڵام کەسێک کە تاوانێکەکە بە هۆشیاریشەوە ئەیکا فەرقی زۆرە بەدیدی من کابینەی و کابینێکی تاوانبارە لەسەر زۆر ئاست. لە ئاستی یەکەمیدا سەرەتا کە هات وعدیدا کە بە حساب جیاوازە بێ لە کابینەی مەسرور نێچیروان بارزانی و کابینەی هەشت هەڵایەکی گەورەیان دروست کرد بۆی کە گوایە چاکسازی دەکەن گوایە مە حکوومەتی ئەرکە گەورەکانە گوایە حکوومەتێکی بەهێزە حکوومەتی برا گەورەی کۆمەڵێک دروشمی گەورە کە لە ڕاستیدا نەک چاکسازی نەبوون بەڵکو بۆ نمونە لیستی موچە گەورەترە بوو قەبەترە بوو دامەزراندن لە دەرەوەی یاسا زیاترە بوو بە 6 ساڵ بۆ تاکە جارێک نەیانتوانی قانونی موازنە لە پەرلەمان پەسەند بکەن بەمەش چۆنێتیدا کۆکردنەوەی داهات و چۆنێتی سەرفکردنی داهات بە پرۆسەیەکی ناشەرعی نایاسایی تاوانبارانە تاوانکارانە لە بینی قەوسێکە چەتەیی و ڕاوڕوت و سەرانە سندن و ئەوانە هەمووی تاوان بوون. یعنی مەسەلەن نەبوونی یاسا تۆ حکوومەتێک بۆ ئەوەی کە کار بکە پێویستە بە یاسا کار بکە بەڵام کاتێک کە بە یاسا کار ناکە کەواتە تاوانەکە. گەورەترین تاوانی کابینەی ئەوە بوو کە نەیتوانی ئێستاش قانونی موازنە ئامادە بکە. بەڵام خۆ لە کابینەکانی پێشوشە هەر نەبوو. بەڵێ ئەکید جاتۆ پرسیاری کابینەی نۆم لێکە حەزەکەی پرسیاری کابینەیە نەمە بەس خاڵێکی جیاکەرەوە بڕێیتوێن چکۆ باز لەوە کرا کە ئەم کوڕی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە هەموو چاوەکان لەوە بوون کە ئەم کابینی زۆر بەهێز دەرەچێت. ئەخر بەچی بەهێز دەبێ ئەم کابرا ینی لە هەموو ژیانێت یەک ڕۆژ مۆزەف نەبوو یەک ڕۆژ لە بیرۆکراتێتی ئیداری نازانێت یەک بەس تەنها لە بەرەوەی کوڕی فڵان کەسەی ترێ بێ سەرۆکی حکوومەت چی لە حکومڕانی ئەزانێ تەنها ئەگەر کوڕی مەسعود بارزانی نەبێ مەسەلەن چی لێ ئەزانێت تا یەکسەر ببێ بە سەرۆکی حکوومەت ینی ئەزانی هەتا بالمناسبە ینی ئەمانە هەتا ئەو پۆستە ئەمنیانەش کە لە ڕابردوودا هەیان بووە بە شێوەیەکی با بڵێن ئینسیابی یان بە شێوەی سیاقی ئیداری بەوەی کە هەموو ڕۆژێک هەنیان بڕۆی بۆ دەوام و بیتەوە و ئەوە نەبووە ینی خۆ ئێستا تەنانەت ئەویش و ئامۆزاکەشی تەنانەت لە ئەنجومەنی وەزیرانیش داوامیان ناکرد ینی تیمەکانی ئەبوو بچن بۆ ماڵەوە بۆ لایەن. بەهەرحاڵ یانی ئێمانە تەقریبەن خوان وەکو سوڵتان و شت ئەبینن تا سەرۆکی حکوومەت بە مەفهومە ئیداریەکەی بە مەفهومە حکومڕانیەکەی بە مەفهومی ئەوەی کە ئیتر ئەمە پۆستێکە بۆ خزمەتی گشتی.
ئەمە تاوانی یەکەم کە بۆم باس کردی یەکێک بوو لە تاوان هەرە گەورەکان. طبعا کە باسی موازنەت نامێ زۆر وەڵامەکەم درێژ بێتەوە ئەگەرنا لە هەموو سێکتەرەکان تاوانی گەورەی تێدایە. بە نمونە بۆت باسەکەم مەسەلەن بۆ نمونە تەخسیسات بۆ بواری ڕێگاوبان پڕێتی لە ڕەشوە و ڕەشوەکاری و تاوان و تاوانکاری و دزی و جردەیی لەوەی کە بۆ ئەم بەڵێندەر ئەوەنە تەخسیسەکرێ بەڵام بە ڕەشوەی ئەوەندا وەکو نمونە باسی ئەو وەزارەتەشەکەم لە وەزارەتەکانی تریش بە هەمان شێوە باشە. چکە تۆ قانونی موازنە دنیا هەموو تەخسیساتێک بە ئەمری سەرۆکی حکوومەت بە ئەمری جێگرەکەی نازانم بە ئەمری وەزیری دارایی لە دەروەی یاسایە بە هەوەس و بە هەوەس ئەمە حکومڕانی نیە، ئەمە تاوانکاریە، ئەمە خاڵێکترەوەیە کە هەموو حکوومەتێک ئەرچێتی کە ئامادەسازی بکە بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنیشی ئاسایی و یاسایی. هیچ دۆخێکی نەخوازرا و هیچ قووەیەکی قاهرە هیچ بربەستێکی گەورە لە بەردەمی حکوومەتی هەرێمی کورسان و هەرێمی کورسانە نەبوو بۆ ئەوەی کە ماوەی پەرلەمان درێژ بکەنەوە. بەڵام ئەو سەروەختە پارتی یەکێتی بە پاساوی یاساکە کە تاڕادەیەک هەندێک لە پاساوەکانی واقعی بوون بەڵام لە هەڵبژاردن ڕایەکرد ڕاستە پاساوەکە یاسای هەڵبژاردن و مەسەلەی پاکردنەوەی لیستی دەنگدرانەوە بەڵام لە هەڵبژاردن ڕایەکرد. پارتیش زۆری پێخۆش بوو چکە پێیوا بوو تازە ئیتیفاقێک کراوە لەگەڵ بەغدا 2 ساڵی تر چەند ساڵیش تر ئەگەر بدەن بە مەسرور بارزانی ڕەنگە چەند گۆڵێک چەند هەدەفێک چەند ئامانجێک بپێکێت چونکە 4 ساڵی بە بۆشی هێنا 4 ساڵی بە شکستەوە هێنا بە لێبڕینی موچە هێنایی بە دواخستنی موچە هێنایی ئەوانە. مەسەلەی پەکخستنی هەڵبژاردن کە دواتر سەری لە تاوانی هەڵوەشاندنەوەی خولی پەرلەمان ئەو خولەی پەرلەمان لە محکەمەی اتحادی دەرچوو ئەوەش تاوانێکی تری گەورەیە. تاوانێکی تر کە دیسان و هەرچێتەوە ناو چوارچێوەی قانونی موازنە بەڵام لەبەرەوەی بۆ بە سێکشنێکی جیاواز بوو بە بوارێکی جیاواز ناچارم ئاماژەی پێ بکەم ئەوش بریتیە لە مەوزوعی موچە. یعنی بە ئاشکرا ئەم کابینەیە دەستی بردووە بۆ موچەی فەرمانبەران لە جیرفانی فەرمانبەرانە موچەی دزیوە بە دووسێ شێواز. یەکێکیان مەسەلەی لێبڕین ئەو لە سایە 18 و 20 و چەند جارێک بە نسبەی جیاواز ئەمە دزیەکی لێدزینێکی وازح بوو چەند جارێک ئەمە موتووە. بێجگەلەوە خۆیان چاوی خۆیان هین کرد لە جێبەجێکردنی نوقاند لە جێبەجێکردنی یاسای قانونی تەقاعودی موحەدی عێراقی دواتر بە زۆری بڕیاری دادگای فێدراڵی پێیان کرا کە ئەمەش هەمومان ژێک دزینی پارێکی زۆر بوو لە ژیرفانی خانەنشینان. ئەمە خاڵشتر دواتر مەسەلەی دواخستنی فەوتاندنی چەند موچەیەک یعنی بەنمونە پارسێ بە یەک ئیمزای وەزیری دارایی نزیکەی 5 موچە نێردرا بۆ عەدەم نێردرا بۆ نەمان نێردرا بۆ بەناویەوەی کەیترەمە لە ساڵی نوێ دەست پێکەینەوە ئەوانە. ئەو لە هەموو ئەو تاوانانە بە دیدی من گەورەتر ئەوەیە کە ئەم کابینەیە مەساحەی بۆ نەفەسێکی نیشتیمانی هاوبەش نەهێشتەوە کە ئەمە لە هەر هەمویان گەورەترە. ئەم کابینەیە هەرێمی کورسانی پەرت کرد لە هەموو ئاسەکان. یعنی هیچ کاتێک دۆخی کۆمەڵگەی کوردی بەقەدر ئێستا پەرت نەبووە. لەبارێکیە ئەو بانگەشەیەی کە ئێستا دەکرێت لە بینی پارتی و یەکێتیدا لەبارێکیە هۆکارەکەی ئەدای کابینەی نوێی مەسرور بارزانیە و لەبارێکیە ئەم دابەشبوونە گەورەیە کە مەترسی بەریەکەوتن و بەترسی شەڕی ناوخۆ و مەترسی ئاڵۆسکانی گەورەتری لێکرێت لەبارێکیە هی ئەو ئەدای ئەو کابینەیە. جیالەوە طبعا تاوانی تر زۆر نەگەر ئێستا بۆت بژمێرم ینی مەسلەی حتا مەسلەی شکانەوەی مەلەفی نەوت بەدەستیانەوە مەسلەی مامەڵەکردنێکی زۆر مڕاهقانەی سیاسی لە بینی قەوسێکە لەگەڵ بڕیارەکانی دادگای فدراڵی ڕۆژێک پێیانەوت ئەم دادگایەکی دەستوری و خۆیان تەفعیلیانە کردەوە ڕۆژی ترا پێیانەوت ئەم دادگای سەورەیە محکەمەی سەورەی سەردەمی بەعسە. ئەزانی ئەگەر بە شێوازێکی زۆر سادە ینی جواب بەمەوە ئەوەیە کە ئەم کابینە لە ئەلفەوە تایە لە ئێوە تازێت لە هەموو جومگەکانیە کابینێکی تاوانکارە نابێ پێی بوترێ شکست خواردووە بێ پێی بوترێت کابینێکی تاوانبار. باش جەنابەت لە عێراق بووی کابینەکان یا حکوومەتەکان بە شخصەکان ئاناسرێنەوە ئەوتێ حکوومەتی سوودانی حکوومەتی عادل عەبدولمەهدی مستەفا کاظمی وەنیە ئەکرێ بڵین ئەم شکستە تەنها مەسرور بەرزانی و پارتی لی بەرپرسن یان نەخێری یەکێتی و گۆڕان و ئەوانش کە لەگەڵ یابوون بەرپرسن لەم تاوانێک کە تۆ ناودنا. ئەزانی فەرقی هەیە ڕاستەکە ئەگەر بڵێ بەس پارتی لێ بەرپرسیارە بێ ئینسافیی گەورەت کردووە و بەدیدی من و قسەیکی نالۆژیکیشت کردووە یعنی هەر کەسێک ئەمە بڵێ
لەبەرەوەی دۆخی عێراق جیاوازە ئوستازدانە، ینی دۆخی عێراق دابەش نەبوو بۆ دوو زۆن، بڵێ ئەمە زۆنی بۆ نمونە زۆنی محەممەد شیع سوودانیە، ئەمەش زۆنی سونەیە کە محەممەد تەمیم جێگری سەرۆکی حکوومەت، ئەمەش زۆنی کوردەکە فوات ناوانە، ینی خۆ دەزانی ینی ئەوەی هەرێمی کوردستان جیاواز، ئەوەی هەرێمی کوردستان خۆیان هەڵن لە دوای دێگەڵەوە قوبات تاالبانی 10 ساڵی ڕێکە بەرپرسی یەکەمی حکوومەتە لەم سنوورە و مەسرور بارزانیش لەوێ بۆ ئەم پێم وایە شکستە بە پلەی یەکەم ئەکید لە ئەستۆی پارتیە، بەڵام لە دوای پارتی و بە پلەی دووەم لە ئەستۆی یەکێتیە و چەند ستێپێک خواردتر لە ئەستۆی بزوتنەوەی گۆڕانی خود وەزیرەکانی بزوتنەوەی گۆڕانی شەوەکو بەشدارێک لەم کابینەیە، بەڵام ڕۆڵی یەکێتی و بەرپرسیارەتی یەکێتی لەم شکستەی کابینەینەوە ئێجگار گەورەیە. ئێجگار گەورەیە کاک دانا یەکێتی ئەوەی کە ئێستا ئەی کرد ئەو سائیتوانی بیکە، ئەو پندێکی کوردی هەیە زۆر ڕووی مەجلسی نییە بۆی نایڵم، ئەوەی کە ئێستا ئەیکە لەم هاتوو هاوارە ئەو سائیتوانی زۆر زۆر بە باشتر بیکات، یعنی لە کابینەی یەکەمە کە مەسرور بارزانیان هێنا کەس بەقەدر یەکێتی و سەرۆکەکەی و جێگەری سەرۆکی حکوومەت و ئەسڵەن 45 کورسی هەندا بە پارتی لەسەر سینیەشی زێڕین لە پێناوی پۆستێک کە جێگەری سەرۆکی حکوومەت و باشە و زۆر دڵخۆش بوون بە هاتنی لایەنەکان هیچیان واژویان نەکرد بۆ بەڵێ بێگومان و زۆر دڵخۆش بوون بە هاتنی مەسرور بارزانی و پێیان وا بوو کە ئیتر ئەمە سەرەتایەکی نوێیە لەو کاتەوە هەتا ڕاگررتنی نەوت کاکدانە یەک هەنگاوم پێ بڵێ کە لە سیاسەتی نەوتیە لە مەسەلی لێبڕینی موچەیە لە هەموو ئەو تاوانانەی تر کە بەرامبەر بە لە مەسەلی قانونی موازنەیە یەکێتی یان شەریکە سەرچێکەکەی پارتی کە یەکێتیە ناڕازی بوو بێ یەک ئینم پێ بڵێ تەنانەت تا کارەساتی هەژماری من تا کارەساتی هەژماری منیش کە ئێستا بە حساب لە بینی قەوسێکات تا دوای هەڵبژاردن ڕایان گرتووە لەم سنوورە. ئەزانی جیاکردنەوەی مۆدێلی حکومڕانی پارتی و یەکێتی بە ئێستاشەوە کە بە حساب خطابێکی مزەیەفی هەڵبژاردن لە بینیاندایە پێم وایە تاوانێکی گەورەیە. باش تۆ باس لە پندێک کرد کە وتت نەیڵم بەس من پندێکی کاڵم ئەڵێ مەڕە و لە پێستی گورگە و لە پێستی مەڕایە، بەڵام ئێستا یەکێتی دەسەڵاتە و لە پێستی ئۆپۆسیۆنەیە کە ئاگا لە بانگەشەکانیانە کاک وشار، ینی وازانی ئەمان هیچیان بەدەست نەبووە بەڕاستی، ئەمە چییە؟ خۆی بەڕاستی ڕاکردنی ئەم جارە یەکێتی لە بەرپرسیارەتی و قسەکردن بەم نەفەسە پێویستی بە خوێندنەوەی ورد هەیە دیسان، پێویستی بە دراوسەشەیە. ئەزانی حیزبێک خۆی بە درێژایی زیاتر لە 30 ساڵ لە سوڵتەیە بوو بێ و زۆنێکی گەورەی لە بەردەستا بێ بە نەفەسی معارەزە قسە بکە، هیچ قسەیەکی بەرگەی دوو پرسیاری لۆژیکی ناگرێت، هیچ قسەیەکی، ینی مەسەلەن بۆ نمونە کاڵێ دەسەڵاتمان نییە، دەسەڵات چییە؟ دەسەڵات دووشە لە حکومڕانیە، پارەیە وانە پۆستە پارەکە لە لای ئەوان بووە لە پارەی سنووری ئەم سنوورە هەمووی لە بەردەستی خۆیان نبووە، هەرچی پارێک لەم سنوورە هاتووە لە بەردەستی خۆیان نبووە، یعنی لە بەردەستی یەکێتیدا بووە و لە ئێستادا هیچ ناگەڕێنەوە بۆ هەولێر. باشە ئێوە پۆستەکانیش بە هەمان شێوە، چی پۆستێک کە یەکێتی ویست بێتی لەم سنوورەیە بە ئارەزووی خۆی و لانی کەم ئەگەر لای ئەویش نەبوو بێ لەژێر ڕەحمەتی ئەوە بووە. بەس من بەرپرسێکان جۆم لێ وەڵێ لە 145 پۆستەکانی پارێزگای سلێمانی دەست ئێمە هەیە. کوڕەکەکەجیان ئێستا زۆرینەی ئەو پۆستانەی کە بەدەستی ئەزانی لەوەش سیاسەتێکی زۆر ناچرینیان هەیە. چۆن؟ ئەزانی بۆ نمونە محافزێک لای گۆڕانە یان قایمقامێک لای گۆڕانە، ئەو شاریان ئەو قایمقامیان ئەو محافزیان ئەو هەر شتێکی کرد باش وەڵەنەوە ئێمە پێمان کردوش کە ئێمە نەبین چۆنەوانەتوانشە شتێکیش نەکدڵ کاکە لە بەردەستی ئێمەیانی ئێمە پێمان نەکردووە، یعنی بە کوردی بە کورتی سووی ئیستیخدامیان زۆر خراپیش ئەوان بەکارێن و نای ئەوان بەکاردێنن. ئەزانی وەکوتم ئەم قۆناغا بەرپرسیارەتەکەی لە ئێستا ینی ئەو قسانەی کە سەرۆکی یەکێتی ئێستا دەیکا لە ئێستادا دەیانکا، بەڵام کاردانەوەکانی و لێکەوتەکانی لە ئایندەدا دەردەکەون. ئەم تەبەڕاکردنە لە مەسەلەی حکومڕانی و ئەم زمانە لە ئەدەبیاتی سیاسی کە بە تەواوەتی نامۆ ئێلانی کەم بە مێژووی یەکێتی کە پێشتر یەکێتی هەمیشە وەکو هێزی دەسەڵات قسەی کردو، وەکو نەفەسێک قسەی کردو مەسەلەن جاری پێشووتێتی بۆ هەلی کار بۆ ئارامی بۆ خزمەت دەنگمان پێ بدەنەوە، ئەم جارەڵێ دەنگمان پێ بدەنەی ڕوخێنین، دوو نەفەسی ئێجگار جیاوازن. ئەم دوو نەفەسە چۆن هەلی کار و خزمەت و ئاوەدانیەکە بەرپرسیارەتی یەکێتی بوو ئێستاش خەڵک ئەیدا بە چاویانەوە، لە داهاتووشدا خەڵک کە دەنجی پێدان
ئەیدا بەچیانڵێت بۆ نەتان ڕوخان ئەو چی ئەڕوخێنن و بۆ نەرتان ڕوخان باشە کاک دۆخەکە زۆر دۆخێکە کە ڕاستە لە ئێستادا قسە ئەەکەین بەڵام لە ئایندەدا لێکەوتی زۆر گەورەی دەبێت قسەی زۆر سێرە بیستین ینی بڵێن یەکێتی بە دەسەڵاتەڵە دەسەڵاتێکی بۆگەن ئەو دەسەڵاتێکی خۆیان تیانە ینی خۆی جێگیری ئەو دەسەڵاتە بۆگەنەی هەیە وەنیە چەندین وەزیری لەو دەسەڵاتەیە هەیە ئەزانی ئەوە یاریکردنە لەسەر وەتەرێکی حساسی عاتفی و یاریکردنە لەسەر لعبەیە کە زۆر بەڵام ئەی دوای بیستیمە بەڵێ ئەمە ڕاستە زۆر دەمێت کە پارتیویشێتی بەم لعبەیە ڕاهاتوون ئوستاس یعنی لە دوای 2010 بە دیاریکراوی لەبەرەوەی لە هەڵبژاردننی 2009 گۆڕان زۆر بە توندی لێ بردنەوە و بە تایبەتیش لە یەشێتی لەم زۆنەیە لە 2010 لە هەڵبژارد لە بیرمە لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە ئەم نەریتت بووە بە باو تەنانەت پرسیشەکەن بە یەکتری پرسەکەن ینی پێشۆخە دەڵێن بابە ئەمە تای هەڵبژاردنە پێشتر تون دەبین دوایی دەچینەوە چەند قسێکی زۆریان هەیە وتەبێژی ئێستایشێتی ئەم قسەی ڕێواسپای قسەی هەیە بەڵێ هەمویان ینی ئەڵێن ئەمە تای هەڵبژاردنە دواتر دەچینەوە پاڵ یەکتری بەستخوا پرسیارەوە هەستەکەی ئەمە بەفعلی تای هەڵبژاردنیان نە ئەمە ڕاستی ڕووی هەردووکیانە ئەم جارە ئەزانی خەڵک زۆر بەڕێی من بە هەڵەدا دەچێت ئەگەر پێیان وابێ ئەمە بە یەک کۆبوونەوە چارەسەر نابێ ماوەیەک بێدەنگە بن ئەڵەن هەڵبژاردن بوو ئەچنەوە هەندێک لە کۆنە مەکتەب سیاسیەکانە نێرن ئەوانیش کۆنە مەکتەب سیاسیەکانیانە نێرن کۆبوونەوەیەک دەکەن ئەم لەولای یەکتری مازەکەن کە دێنە دەرەوە دوانسانیشانەوەی کە زۆر دیارن ینی هەنیشان سیاسی ئەکسپایر بوو هەنیشان سیاسی سکرابن لە بینی قەوسێکە بەداخەوە دێن دەڵێن ئەمە حملی انتخابی بوو ئەو کۆبوونەوەیشی ئیجابیمان کرد چەند کۆبوونەوەیشی ترەکەن و کۆتای پێدە ئەزانی بانێک ڕاستیە باسیکەن بە بەو پەڕی سەراحەتەوە ئەمڕۆ سەرۆکی یەشێتی ئەڵێ من زۆر محاولەم کرد بفوات حسێنم و لەگەڵ کاک مەسعود دەمەوێت ڕێکەوم تەنان دەڵە قاچی بەڵە دەستی ماچەکەم و قاچی ماچەکەم بەڵام ڕێک نەکەوتن لەگەڵمانە زۆر جار ڕاستیەکانە سەردەمی خوانەوتری ئێوان ویستوانە ڕێککەون بێکەوە سیرکە یانێکە ڕێبکەوتنە ئەمڕۆوان ناوت با قسێکە بۆ بژێڕمەوە لەسەر مەسەلی ڕاگررتنی نەوت یەکێک لە سیاسی دیارەکانی عێراق لەبەرەوەی پرسم پێ نەکردووە نامەوێت ناوەکەی بێنم بەڵام یەکێکە لە کەساتی هەرە دیارەکانی کورد لە بواری سیاسیە گفتوگویەکمان کە دوای ڕاگررتنی نەوت پێوتمتی و شارڕات چیە وتم من پێم وایە ئەمە ئەو پەندە کوردی بەسەرا جێبەجێ دەبێت کە کاسەی پڕ ئاشتی ماڵە کاسەی پڕی بینی یەکێتی و پارتی تقریبن شکایان کون بوو یان نەما ناکۆچی گەورە ئەکەوێتە بینیان پێوتم جات چییە ینی بۆ ڕێوەستاوە لەمە دووەکو 2010 بە قاچاقی فرۆشن تقریبا قسەی هەردووکمان ڕاست دەرچوو تقریبا چونکە بەفعلی ئێستا بە قاچاقی فرۆشن بەڵام لە بارێکیە دیسان ئەو شەڕەتوندێک کە کەوتۆتە بینی یەکێتی و پارتی لە سەرنەمانی پارەیەکە کە لە بینی خوانەدا بەشی بکەن دڵنیاتەکەم ئەگەر نەوت بفرۆشرایە بە 600,000 ڕۆژانە و 800,000 و لە ڕێگەی بۆ ڕێوە و پشتی بانکەکانی ئەبوزەبی و ئیمارات و شوێ بمایە و دڵنیاتەکە مەگەر ئەم کاسە بە پڕی بمایە و ئەگەر پارە هەمووی نەچوایەتەوە بەغا و ئەگەر مەسلەی موچە نەچوایەتەوە بەغا و ئەگەر قەرارەکانی مەحکەمەی ئیتیحادی مەسلەی مەلەفی تاق و مەلەفی موچەی هەموو حەسم نەکردایە قەت نەدەبینی ئێستا بینی یەکێتی و پارتی ئەوەندە تون بێت لە بارێکیە نەمانی ئەو کاسە پڕێ لە بینیانە کاکدەنا وتت هەشماری ئەو قسێکە سەرنجی ڕاکێشام وتێ هەژماری من کارەساتی هەژماری من ئەوەی کە ئێستا تا دوای هەڵبژاردن ڕاگیراوە ئەمە خوێندنەوەی یان معلومات ئەزانی من یەک جملە ئەڵێم ئەگەر یعنی جەنابەت یان بینەران بە واقعی بزانن یاخود بە منطقی بزانن هەژماری من پێناسە کورتەکەی بریتیە لەوەی کە هەوڵێکە بۆ هێشتنەوەی موچە و مقدراتی موچەی فەرمانبەران و خانەنشینان لە ژێر دەستی یەکێتی و پارتی باشە تەوتین بریتیە لە برینی دەستی پارتی و یەشێتی لەسەر موچە من لە تۆ پرسم لە دەستی من ببڕ با من ئەو تاوکەم من لە تۆ پرسم یەشێتی قبوڵی کات هیچ دەسەڵاتی بەسەر موچەی خەڵکانە مێنێ نێژێتی قبوڵێتی نەپارتی قبوڵەتی چکە پێیان وایە لە بارێکی ئەمە هێشتونیێتەوە لە ئەین تو ئێستا سەیری ئەم ئالیەتە جیاوازیانی زەخت بکە کە لەسەر خەڵکیەکەن لەسەر کاندیدیەکەن لەسەر ئێستا بەر لەوەی بێم هاوڕێکم مامۆستایەکە مامۆستایەکی متابعە تەلەفۆنی بۆ کردم وتی پێوتم وتی لە ڕۆژانی داهاتوودا ڕەنگە حملی دەست پێکردنی کاندی طبعا پێش حملەکە دەستی پێکردو ینی پێش حملەکە دەست پێکردو تا ئێساش بەردەوامە قسەیکی زۆر جوانی کرد وتی ئەیزانی دێم بۆ لای جەنابتو بۆ پەیاموتی خۆزگەت ئەدوت کە ئەمێ بیڵم لە سەردەمی ئەوەوە کەسێک کاندیدێکی نەناسراوی دەرنەچوو بێ لە گەڕەکێکی شارێکی دوورەدەستی ئەم کوردستانە زۆر شەرافەتمەندانەترە لەوەی کە بڕوا بە ناوی کاندیدیەوە خۆی بفرۆشێ بە حیزبێکی دەسەڵات یان لە کاتی حملی انتخابیە و لە گەرمەی حملی انتخابیە کە چەند ڕۆژێکی کەمی ماوە بە حساب بۆ هەڵبژاردن بڕوا خۆی بفرۆشێ زانی
لعبەی سیاست لە کوردستانی عێراقا ئێستا بەگشتی یەکسانە بە پارە، یەکسانە بە پارە، بە پارە میدیا ئەکڕن، بە پارە کاندی دەکڕن، بە پارە ویژدان ئەکڕن، بە پارە فەزای گشتی ئەکڕن، بە پارە کلکایەتی بۆ وڵاتانی دراوسەیەکەن، بە پارە چاوساغی بۆ دژمنانی ئەم میلەتەکەن، یەکسانە بە پارە. یعنی ئەمە خاڵێکی تر مستەوای خیتابی سیاسی کاکدانا زۆر هاتوۆتە خوارەوە. من جاریش تریش لە کەناڵی زوم ئەم قسەیەم کرد، ئەمێ بە جەنابیشتی بڵێم ئێستا کە مقارنە ئەەکەی بەراوردکاریەکەی لە بینی حملەی هێزەکانی دەرەوەی دەسەڵات لەگەڵ حملەی بینی یەکێتی و پارتی، حملەی هێزەکانی دەرەوەی دەسەڵات زۆر بەرپرسیارانترە، زۆر بەرپرسیارانە. جا دێمە سەرەوە با من ئەو فەقەرە بەجێن لەسەر ئەو هەموو بەڵێنەی کە حبرون على الورق لە کارنامەی حکوومەتایە هەر بەڕاست کاگوشە، یعنی چییە و چییە نەیتوانی، ینی هەموو حکومەت و دەسەڵاتێک حەزەکە خزمەت کا بۆی خەڵک دەنگی پێباتەوە نیە، ئەوەی عاقڵ بێ، من لە کەوانەیەکەوەی عاقڵ بێ. یعنی چی ڕێگر بوو، چی ڕێگر بوو لەوەی یەکێتی و پارتی ئەوەی ویستیان کە لە بەردەستیان نەبوو نەیکەن لە جادە لە کارەبا لە خزمەتگوزاری لە موچە بۆ ئەزانی کاکێدانا لەبەرەوەی کە جستەی گەندەڵی ئەوان زۆر زۆر لەوە گەورەترە بتوانێت بەشی هەردووچی بکە، ناتوانێت چونکە حیزبەکەیان مێدیاکەیان خزمەت با بڵین مەسرفی بنەماڵە سیاسیەکانیان مەسرفی ئەو لەشکرە گەورە بەکرێژیراوی کە هەیەە زۆر لەوە گەورەتر بووەکە بتوانن هەردووچی بکەن. یعنی ئەمە خاڵێکە ئەگەران تۆ دیقەت بێ سا لەم شارەیە هەر لەم شاری سلێمانیە هەرچی جادەوبان هەیە هەرچی بەرزەپرد و پرت هەیە بە سەرمایه‌گوزاری بە سەرمایه‌داریەکەن وانە تۆ سەری ئەم شکستە گەورەیەکە 10 ساڵە نەیانتوانی 36 کیلۆمەتر 37 کیلۆمەتری 100 مەتریەکەی سلێمانی تەواو بکەن. پارەکەی لە هەولێرەوە نایە کاگوشە. پارەی سلێمانی چی لێکەن؟ پارەی سلێمانی چی لێکەن؟ باشە پارتی بۆچی 100 و 120 و 150 ئێستاوە بەنیازی 200 تەواو بکەن؟ ئەوان شەرم ناکەن لەوەی کە نەیانتوانی 100یەکەی سلێمانی تەواو بکەن. کاتە پارتی ڕاستەکە ئاڵێ من دەسەڵاتم نییە لە سلێمانیش نە خزمەتەکەم. سیرکە ئەمە پرسیارێکی دقیقە، بەڵام پێشوەخت دەبێت شتێک بڵێ بۆی قسەکەی زۆر لۆژیشی بێ. ئەبێ بڵێ من حکوومەتێکی لاوازم، حکوومەتەکەی مەسرور بارزانی حکوومەتێکی لاوازە، دەسەڵاتی تەنها لە یەک زۆنا هەیە، نەیە بڵێ وەڵا حکوومەتەکەی ئێمە حکوومەتێکی بەهێزە و هەموو شتێکین و ئەو کاتە خەڵک لێی وەرەگرێ. هەرچەند من بۆ خۆم پێم وایە خەڵکی زۆری خەڵکی سلێمانی بەگشتی ئەزانێ کە سێرکەم پرسیاری تۆ زۆر پرسیارشی دقیقە لێم گەڕە بە دوو شتی لەسەر بڵێم. پارتی بە ئەنقەست ڕێگری دروستەکە لە دابەشبوونی ئەو با بڵێن ئەو پرۆژانی کە لە مەنتیقەیە هەیە. من بۆ خۆم پێم وایە ئەگەر پارتی بیویستایە لە سەردەمی کابینەی پێشوش کە دەربازی کوڕی کۆسەر ڕەسوول وەزیری ئاوادانکردنەوە بوو، لەم کابینەیەشا کە گۆڕانە و لای دانا عەبدولکەریمە ئەیتوانی وا بکە ڕێگا دووسایدەکانی نێوان جادە سەرشیەکان ڕشارە سەرشیەکان تەواو بێ، بەڵام نایەوێ ئەو زوڵمە جوگرافیە ئەوێ وەکو جیاوازی بینی خۆی و یەشێتی بە خەڵک نیشان با بەڵام بەڵە سەرکەوتوو بۆتیایە ئەوەی یەکێتی شکستی خواردووە لەوەی کە وەزیری دارایی لەم زۆنەیە وەزیری ئاوادانکردنەوە لەو زۆنەیە پێشتر لای خۆیان بۆ ئێستا ئەوە کابینەیە کە 6 ساڵە لای گۆڕان نایە بڵێ بابە ئەمە ئێوە شکست خواردووەکن کە ناتوانن ئەم مەسەلی ڕێگاوبانە ئەوە لێ بکەن تا پارتی بیکاتەوە بەمنت بەسەرمانە. سیرکە باڕاستێکی پێ بڵم لەسەر پرسیارێکی دقیقت کرد لەسەرەوەی کە چی وا لەم عیلاقەی بینی یەشێتی و پارتیەکە. سیرکە عیلاقی پارتی و یەشێتی بە خزمەت ناخوێندرێتەوە کاگدانە، هەر کەسێک پێی وابێ منافەسی بینی ئەم دوو حیزبە لەسەر خزمەتە هەڵاکە. لەسەر چیە؟ ئەزانی پارتی و یەشێتی لە بینی خۆیانە بەڵەیەکیان هەیە یان لە بینی خۆیانە نەخێرێکیان هەیە، لەگەڵ خەڵکە بەڵێنێکیان هەیە کە مەرجنی ئەو بەڵەیە بۆ خەڵک خێر بێ. ئەزانی چیرۆکێکەیە بە بۆ بجێڕمەوە کورتە، زۆر کورتە. ئەڵە پیاوێک دولار جەنابەت و دولار ڕووی بینەران گوێ درێژێکیە بێ، گوێ درێژێکی هار و تقریبەن وەکو شێتی دەبێ. ڕۆژێک لوشکەیەکیان با بڵێن هینێک لە خێزانەکەیدا ئەیکوژێ، خێزانیەکە ژنێکی ترە هێنێ، دیسانەوە بە هەمان شێوە گوێ درێژ ژنی دووەمیشی ئەکوژێ. لە پرسەکەیە هەموو جارێک کە خەڵک دەڕوا سەرخۆشی لە کابراکە، پیاوەکان پرسیارێکی لێەکەن بە هێواشی ئەڵێ نەخێر. کە ژنەکانە چەند سەرخۆشی لێەکەن پرسیارێکی لێەکەن ئەڵێ بەڵێ. دوای لێ پرسن ئەڵێ ئەرێ تۆ کە پیاوەکان پرسیارت لێەکەن ئەڵێ بەڵێ و کە ژنەکان پرسیارت لێەکەن ئەڵێ نەخێر. ئەمە چییە مۆزۆ؟ ئەڵێ پیاوەکان لێمە پرسن، ژنەکان لێمە پرسن ژنەیەنیتەوە؟ پێیان ئەڵێم بەڵێ.
پیاوەکانیش لێمە پرسن ئەو گوێ درێژە نافرۆشی ئەڵێ من نەخێر لێم تێگەی ئەم بەڵێ و نەخێرەی کە پارتیویشێتی بەرامبەر یەکتری و بەرامبەر بە خەڵکی شەیکەن لەم تایپەیە یعنی کابرا خەمی خۆیەتی ئەوەی کە ئەوانیش خەمی خۆیانە خەمی یعنی خەمەکە خەمێکی گشتی نییە خەمەکە خەمی خۆیەتی خەمیەوەی نیە کە ئافرەتێک گیان لە دەسەدا خەمیەوەی نیە کە پرۆژەیەک ناکرێت خەمی گیرفانی خۆیانە بۆیە تێگەیشتن بەم جۆرە بەم قوڵاییە لە جۆری عیلاقی بینی پارتیویشێتی فەرزە بەڕایی من لەسەر هەموو هاوڵاتیەک لەسەر هەموو تاچێک و ئەبێت تێبگا لەو عیلاقەیە و ئەگەر بە 30 ساڵ لەمە تێنەگەیشت بێ بەخوا کەس تێناگا و ئەگەر بە 30 ساڵ لەمە تێنەگەیشت بێ بەس 2 مانگ و بە مانجێکی حملەی انتخابی تێناگا ئەم گوتاری هەڵبژاردنەی با بڵێن هەڵمەتی هەڵبژاردننی ئێستا زۆر جیاوازە پرسیارێک بەڕاست ئەمە ینی بیر لەوە بکەینەوە ئەم گوتارە بەرەو ئەوەمان با لەوەچی هەڵبژاردن نەکرێ یان ئەنجامەکانی قوبوڵ نەکرێت چونکە ئەمڕۆ تۆمارێکی ڤیددیۆیی دەنگی بڵاو کرایەوە وانە ئەگەر ئەمە ڕاست بێ کارەساتە خۆگەر ڕاستیش نەبێ ئەوەی دەستی بۆ بردووە دیسانەوە کارەساتە 2 هەفتە لەمەوە پێش زیاتر 2 هەفتە لەمە پێش نووسیم کە ئەم هەڵبژاردنە لە زۆر باریە لە هەڵبژاردننی ساڵی 1992 چێ چۆن یعنی لە ڕووی ئەوەی کە ئەڵێ یەکەم جارە هەڵبژاردن نەکرێ ئەو کاتەش پەرلەمان نەبوو هەر نەبوو ئێساش پەرلەمان هەر نیە هەڵوەشاوەتەوە و ئەو کاتەش گریمانەی کردن و نەکردنی 50-50 بوو و گریمانەی قبول نەکردنی نەتیجەکانیشی دیسان 50-50 بوو لەو ڕۆ زۆر لە یەکەچێ ئەمە خاڵێک یعنی تو پێ دوایە کردن و نەکردنی 50-50 ئێستش بەڵێ کە چەند ڕۆژێکی ماوە بەڵێ ئەمە خاڵێک خاڵی دووەم زمانی پارتیویشێتی زمانی پارتیویشێتی هەرچەند پارتی وا دەریێخا لە مستەوای مەسرور بارزانانی و نێچیروان بارزانانی کە على ئەساس ئەوان زمانێکی جیاوازیانەیە لە زمانەکەی بافڵ تاڵبانی بەڵام زمانی خوارەوەیان زۆر لە زمانەکەی بافڵ تاڵبانی کە خراپتر نەبێت تونتر نەبێ و وێرانتر نەبێ باشتر نییە زمانەکەشیان زمانی ئەوە نییە کە هەڵبژاردن بکەن ئەزانی یان لانی کەم نەتیجەکەی قبول بکەن ئەزانی کاکدانە شێوازیان ڕێگاکانی پەکخستنی هەڵبژاردن زۆرن یان ڕێگاکانی تێکدان زۆرن جاری وا بە ئیتیفاق تێگە درێت جاری وایە بە شەڕ تێگە درێت وەرە شەڕەکەین باتێشی دێین تۆ زۆنی خۆت و من زۆنی خۆم تۆ جیرفانی خۆت و من جیرفانی خۆم تۆ نەوتی قاچاقی خۆت و من نەوتی قاچاقی خۆم تۆ منطقی خۆت و من ئەوە شەڕ بە ئیتیفاق و سیرکە بەدیدی من نەیانتوانی هەڵبژاردنەکە دوا بخەن و نەیانتوانی لێ ڕابکەن بۆ هۆی ئەو زەختە گەورەیەی کە لە کۆمەلگەی مەدەنی لە کۆمەلگەی نێودەوڵەتی و لە چوارچەوەی عێراق و بۆ مەسلەی تەجدیدی دیموکراسیەت لە هەرێمی کوردستان و مەسلەی شەرعیەتی انتخابی لە بەردەمیانە بوو زۆر محاولەیان کرد فترێکی فترێک پارتی و چەند جارێک دوایان خست و 2 ساڵ دوایان خستووە بەدیدی من ئێستا کە نایانتوانی لێ ڕابکەن ئێستا هەوڵەدەن تێشی بن جا چۆن تێشیەدەن جارێک بە دروستکردنی دەنجی لەم شێوەی زانیاری دەستکرد و ئەوە ویستم ڕای تۆ بزانم وەکو دیفاع نە لە یەکێتی نە وەکو پارتی بەڵام بڕای تۆ ئەم دەنگەی ئەمڕۆ بڵاو کرایەوە دەستکردە ڕاستە ڕاست نییە ینی لە زانی بۆ پارتی بۆ بردووە جاری وا هەیە ئەم سیرکە ئاستی حملە لە بین یەکێتی و پارتی دابەزیەوە بۆ مستەوایکی زۆر نزم زۆر نزم بەڵام کاک شار ئەمە حملەی ڕاستەقینی هەڵبژاردنەوەی کە لە ئەوروپا و ئەمریکا ترامپ و با بڵین منافسەکەی ئەمڕۆژ وتارێکم خوێندەوە هی ڕۆژنامەنووسێکی بە حساب دیاری شەهر تقریبا ئەم ڕێی چەنافتی هەیە کاکەژیان ڕێی من نییەوە ڕێی خەڵکی تریشە بڵێ ئەزانی تۆ بۆی کە خۆت مقارنەکەی بە ئەمریکا یان خۆت مقارنەکەی بە ئەوروپا ئەبێ هەموو پێدراوەکانی تری کۆمەڵگەیشی دیموکراسی هێنێتە بێ جارێ یەکەم مێژووی هەڵبژاردن لەم ناوچەیەدا مێژوویەکی زۆر هەژارە دووەم مێژووی دیموکراسی بە هەمان شێوە مێژوویەکی زۆر هەژارە سێم چەک و پارە لە دنیای دیموکراسیدا بێلایەن نییە تا تۆ بڵێ وەڵا حملە ئەبێ بەم شێوەیە بێ حملەی بینی کەمەلا و ترامپ چەند تند بێ کە ترامپ هەوڵی تیرۆری ئەدرێت کەمەلاوە زۆر قەلەقم لەسەر سەلامەتی ئەو یان بایدنیش بە هەمان شێوە لەوێ چەکی منفەلیت و لەوێ ئەم تهدید بە کۆماندۆ ئەم تهدید بە زێرەڤانی ناکە لەوێ پارەی دەوڵەت لە بینی ئەم حیزب و ئەو حیزب و کاندیدی پێ ناکردرێ یعنی من یەک قائمەت بۆ ڕیزەکەم کە لێرە چێ و لەوێ چینە کە دێتە سەرەوەی ئەم زمانە ئەم بەو بڵە حشتر و ئەم بەو بڵە گوێ درێژ بڵێ وەڵا ئەمە حملەی ڕاستەقینەیە ئەمە ڕاست نییە چونکە ئەخزێ بۆ شتی تر ئەڕوا بەرەو شەڕ ئەڕوا بەرەو من ترسی زۆرم هەیە ئەزانین چۆنە شەڕ یان با بڵێن ئاشوب یان تێکدانی مجتەماع
تەنها بریتینیە لە شەڕی فیزیکی بەریەکەوتن و کوشتن و گولە تۆ تەسەوڕ ناکەی ئەم خیتابە چەند تەئسیری لەسەرنەوەکانی تر دەبێت چەند تەئسیری لەسەرنەوەی ئێستا دەبێت چەند تەئسیری لەسەر مەسەلەی تۆلێرانسی سیاسی دەبێت باشە دوای سێکەم ئەم ڕۆژتێکم نووسی بوو پۆستێکم نووسی بوو بۆ هەموو کاندیدەکان بەوانی پارتی و یەکێتی وینی شۆ لە پێجەکەی خۆم بەڵام وەرن لێرە حملە بکەن لەو پەڕەی خۆمدا لەو لاپەڕەی خۆم هەموو کەسێک نەفەسی ئۆپۆزیسیۆنی من ئەزانێ نەفەسی دژاتی کردنی من بۆ سوڵتە ئەزانێ کاندیدێکی چێتی و پارتیش ئەوە بکات ناشیان ناوە بەلاش مۆتەبیعیە بەڵێ ئەزانی بۆ چونکە کاکدانا لەم وڵاتەدا لەم هەرێمەدا ئێمە زۆر پێویستمان بە دروستکردنی مەساحەی هاوبەشە هەڵبژاردن لە ئاستێکیە هەر بریتینیە لە دەرخستنی جیاوازیەکان بریتیە لە کۆکردنەوەی جیاوازی ئەمانە یەکێتی و پارتی ئەم وڵاتیان بە شێوازێک هەلا کردووە دوایی وای لێ دێن ناتوانی بینوسێنیتەوە بەیەکەوە دوایی مەساحەی هاوبەشت پێکەوە نامێنێ بۆ ئیشکردن باش لە بەرامبەرانی خۆی لە ئەساسا دروستکردنی ئەو مەساحەی هاوبەشەیە ویستی شێباسیکی من وتم بۆ دوای هەڵێگرین لە بەرامبەر یەکێتی و پارتیا بڵین لە دەرەوەی یەکێتی و پارتی لایەنەکانی تریش بانگەشاکەن گوتاری ئەمان چۆنە بینی بە تایبەت ینی لە هەڵبژارنەکەی ترە ئەمان بینی لایەنەکانی ئۆپۆزیسیۆنیش زۆر جار لە یەکتریانەدا ئێستا گوتاری لایەنەکانی دەرەوە یەکێتی و پارتی بە شێوازێکی گشتی لەم حملات چۆنە بینی زۆر سپاس بۆ پرسیارە ئەم بەندە پڕقسوورەی کە لە بەردەم جەنابتە دانیشتووە زۆر من 21ەوە من هەوڵەدەم بۆ ئەمە سوپاس بۆخوا لەم حملەیە تقریباً میژدانم زۆر ئاسوودەیە کە توانیمانە شتێک بکەین لە مستەوای جیاواز لە زۆربەی ئاستەکان قسەم لەگەڵ زۆری نەیان کردووە لەگەڵ سەرۆکی حیزبەکان سەرۆکی لیستەکان کە بەتکا ئەم هەڵبژاردنە بەریەک مەکەون لە 21ەوە ئەمە وت زۆر کەس تۆمەتیان بۆ دروستکردم هەبوو لەناو کتێبەکانیان ئەیان نووسی وشیار بۆ بە فڵان حیزب بۆ ئەوی بۆ بە فڵان حیزب هەموو ئامانجی من ئەوە بوو کە چۆن بلۆچێکی دەسەڵاتی تۆکمە هەیە کە پارتیویەتی باوەشیان کردو بە یەکات جار بە شەڕ بەیان بە ئاشتی باشە ئەبێت تۆکمەیەکی ئەنی کوتلەیەکی تۆکمەی دەرەوەی ئەم هێزانەش هەبێ کە ئەو هێزانن بەڵێ ئێستا نەوەی نوێیە بەرەیگە لە کۆمەڵی دادگەری یەکگرتووی ئیسلامیە ڕوتی هەڵوێستا و بەرپرسیارانەتر مامەڵاکەن من جاری تریژ وتومە زۆرم پێخۆشەکە سەرۆکی حیزبێک بینم ئەڵێ هەر کەسێک بێجگە لە پارتیویەشێتی بە ناوی ئێمەوە قسەی لەسەر هەر لایەنێکی تر کردەوە ئێمە نین ئێمە لێ بێبەرین یان سەرۆکی حیزبێک دێت دەڵێ دەنگ مەدەن بە ئێمە بڕۆن دەنگ بن بە لایەنەکانی دەرەوەی دەسەڵات و سەرۆکی حیزبێک لەگەڵ کاندیدی چەند حینێک بێکەوە دروشمی هاوبەشی یەکتری دەڵێنەوە زۆر دڵخۆشکەرە ئەمە ئەزانی ئەو مەساحە هاوبەشە جا ئەمە بۆی خەڵک والێم تێنەگا پیاوە بێ من زۆر ئومێدم بە هەموو حیزبانەی و ئومێدم زۆر پێیان گەورەیە ئۆکەی ئومێدی منیش لە وەکو خەڵک لەو ئاستەدایە بەڵام ئەو مەساحە هاوبەشی کە ئەوان دروستیان کردووە پێم خۆشە لێرەوە پێشنیارێکم هەیە لەڕێ ئەم منبەری جەنابتان و لەڕێ ئەم بەرنامەی بەڕێستەوە ئێستا هەوڵێکی بۆ تێکدان و پەکخستن و زۆر شتی تری ئاشوب لە نبینی یەکێتی و پارتی دەجا بە ئیتیفاق بەیان بەدژاتی کردن زۆر گرنگە بەڕێی من کۆمیتێکی هاوبەش لە هێزەکانی دەرەوەی پارتی یەکێتی لە ئاستی باڵا دروست بکرێ بۆ کۆبوونەوە بۆ قسەکردن بۆ تەدارک بۆ خۆ ئامادەکردن لەسەر ئەو پێشاتانی کە دێتە پێشەوە من دڵم بەچی بۆچی خۆشە بۆ ئیش بەیەکەوەکردنە یاخود ئەو نەرمی و تەبایی کە لە بینیانایە لەبەرەوەی بۆ ئایندەش بۆ دوای هەڵبژاردنیش کاریگەری زۆری دەبێت بۆی کە بتوانن بێکەوە ئەگەر توانیان ئینشاءالله 50 زایدێکیان هەبێ یان کوتلەیەکی بەهێزیان هەبێ بتوانن ڕۆڵیان هەبێ لەسەر دروستکردنی یاخود ڕسمکردنی حکومڕانی ئەگەر نابتوانن بە کوتلەیەکی تۆکمەی ئۆپۆزیسیۆن کە بتوانن دەنجیان هەبێ و کاریگەریان هەبێ بەڵام ئێستا کە یەکێتی و پارتی هەم بێمنەتن لە یەک هەم بێمنەتن لە خەڵک هەم بێمنەتن لەو هێزانە بەڕێی من ئەو هێزانە هەمویان لە بەردەم تەحەدایەکی گەورەدان ئەویش ئەوەیە ئایا تەماشاکار دەبن دائنیشن بە دیار ئەوەی پارتیویەتی چیان بێوەکەی بیانێ هەڵبژاردن دواخەن پەچی خەن یان تەزویر بکەن یان نەتیجە ڕەتکەنەوە یان ئەوانیش بۆ خۆیان ئەتوانن هێزیشی بەقووت بن شەقام بجوڵێنن ڕوبەڕوویان ببنەوە چیتر قبوڵی نەکەن کە ئەوانە یاری بە مقدراتی خەڵک بکەن من بۆ خۆم زۆر دڵخۆشم بەو پەراوێزی لێک تێگەیشتنەی کە لە بینیانە دروست بووە و سوپاس بخوا لە ڕابردوودا ئیشمان زۆر لەسەر کردووە ئەمە بگوازرێتەوە بۆ دوای بیست ئینشاءالله کاک وشار لا سامەحەڵڵا ئەگەر یەکێتی و پارتی بە هەردووکیان زۆرینیان هێنایەوە نیوەسایدێکی پەرلەمانیان هێنایەوە ئەگەر تۆ ئەمە دوای بیستی مانگە هاتوین قساکەین چی بە خەڵگەڵی چی بە دەنگدەرانەڵێ وڵا هەرو قسەی بەختیار عەلی جوانترین قسەیە کاڵێ ئەم کۆمەڵگەی کە بێ لی بترسی کە بەم هەموو شکست و تاوانکاریەوە خەڵک دیسانەوە بڕوا بە هەزاران و بە سەدان و بە ملیۆن بڕوا دەگواتەوە بم دوو حیزبە یعنی
بێگومان تووشی بێئومیدیشی گەورە ئەبی کە خەڵک بڕاتەوە دەنجیان پێ بداتەوە ئەمە خاڵێکە. بەڵام من بۆ خۆشم کەسێکی واقعیم پێم وایە دیموکراسیت پێویستی بە دەیمومە و بەردەوامی و استمرارێت هەیە ئەو نەفەسە پێویستە بەردەوام بێ. من بۆ خۆم پێم وایە ئەگەر پارتیوێشێتی هەست بکەن هێزگەلی گەورەی کاریگەر کە توانایان لە ناو هەڵبژاردن لە دەرەوەی هەڵبژاردنیش لە ناو سندوقی دەنگدان و لە دەروی سندوقی دەنگدانیش هێزیان هەیە کاریگەریان هێجە ئەو هێزە هێزی جەماوەریە هێزی ڕوبەڕووبوونەوەیە هەر هێزێکی ترە پێم وایە کاریگەری دەبێت و ئەگەر نا بەڕاستی بەڕێی من بێئومیدیشی گەورە ڕووکاتە. خەڵگەزانی یەکێک لەو شتانەی کە ئەمە لەو پەیامی لەو بەرنامەیە دیسان بیگەێنم ئەوەی مەسەلەی بایکۆتە. یا ئەو پرسیارێکی منە فەرموو. بایکۆت لە هەڵبژاردننی پێشوە ئەنی دەوترێت لە سەتا تقریبن 65 و 70 بایکۆتی کردووە. ئەمەی کە مەسرود بەرزانی لە هۆڵی پەرلەمان وتی خەڵک چۆتە سەر سندوق و ئێوەی هەڵنەبژاردو و ئێمەی هەڵبژاردووە. ئێستا ئەو خەڵکی کە بایکۆت جار هەر بایکۆت خۆی بەشێنێ لە پرۆسی سیاسیانی بەشداریکردن ئەوانەی بایکۆتەکەن ئەمەی پرسیارە دووهەم ئایا ئەم هەڵبژاردنە پێویستە کا خەڵک بایکۆتکیان ناتر بەسە. ئەزانی بایکۆت لە زانستی سیاسیە بەشێکە لە مشارەکەی سیاسی وەکو جەناب بدوتت بەشێکە لە مشارەکەی سیاسی یعنی بایکۆت وەکو وایە کە چۆ دەنگیاوە بەڵێ بەڵام ئەم بایکۆتە مشارەکەی سیاسی بەڵام لە بەرژەوەندیشی ئایا سزادانی دەسەڵاتە یان پاداشکردنێتی بەدیدی من بایکۆت پاداشکردنێتی. تەمە من ڕێزی زۆرم بۆ ئەو ڕۆشنبیر و خوێنەوار و خەڵکە ئەو مسەقەفە هەیە کە حملە بۆ بایکۆتەکەم بەست کا ڕۆژای من ئەوەیە کە ئێمە تاقیمان کردەوە ئێستا پارتیوێکێتی بە کەمتر لە سەدا 20 ئەو منەت و پۆز و هینە لێدەن و پرۆسی دیموکراسی و مەسەلەی پرۆسی هەڵبژاردن ئەوە نیە بڵێ وڵا ئەگەر لە سەدا بۆ نمونە لە سەدا 20 تێنە پەڕێنێ شەرعیەتی نەخێر لە سەدا 10 بەشداری بکە لە سەدا 10 بەشداری بڵێ هەر ئەو 100 کەسە چێتە بۆیە هیوادارم بایکۆت نەکەن چکە لە شوێن تریژ پارتیوێشێتی بایکۆت بە پارە ئەکردنەوە تۆ دیقەتیش بە هەموو هێزەکانی دەروی پارتیوێشێتی ئەڵێن تکایە خەڵکی نەبڕۆن بۆ سەر سندوقی نەکدان پارتیوێشێتی بە خەیاڵیاندا نایە یعنی ئەسڵان قسە سەر مەسەلەی بایکۆت ناکەن خواخوایانە خەڵک نەچێ بۆ چکە پێیان وایە ئەتوانن خەڵکی خوا بنێرنە سەر سندوقەکانی دەقەماوە چەند پرسیارێکە ما بافرێکن لە نووسینێک تا هەر لەسەر ئەم کابینەی حکوومەتی هەرێمە کابینی نوێ نووسیوتە کابینینۆ کابینی پیکابە نەک موچە وڵی سەرنجی ڕاکێشام و پیکاب مەبەستم وڵی زۆر من ئەزانی زۆر پێم ناخۆشە کە خطابی ئەو سەرکردە سیاسیانە دەبینم کە بەناو سەرکردەی سیاسین شخصی یەکەم و دووەمی حیزبەکانیانن زمانەکەیان زۆردا ئەبەزێ بۆ خوارەوە ئەو کاتە نووسیم کە مەسرور بارزانی دەیگو دەگەر ئەگەر پیکابەکانتان دزرا گلەی لە خەڵانی ئەم زمانێکی زۆر ئاسنزبی سیاسی ئەگەر پیکابەکانتان دزرا دوای گلەی لە خەڵکی مەبەستی تەمەنەوە تانێدا لە یەکێتی وەکۆی حیزب بەڕازیلەکەی هەولێر ئەزانی کاک خۆ لە سیویشی بە هەمومان شاعتی و مێژوە بووین ینی منیش تەمەنی ئەنیوە 96 هەمومان ئەوە بووین نەزانین چ تاڵانکاریەک لە سیویشی بە پارتی خۆی کردوێتی من ناڵم یەکێتی نەیکردووە پێشتر و دواتریش و بە ئێستاشەوە هەردووشیان دوو حیزبی تاڵانچین بالمناسبە لە بینی قەوسێکە بەڵام ئەم زمانە ئاستنزمە پۆپۆلیستیە بڕوان پێ بکە ئێستا لە هەموو دنیادا هێزەکانی دەرەوەی دەسەڵات پۆپۆلیستن بەس لە پۆپۆلیزمە پارتیویشێتی ئێستا کەس نایانگرێتەوە کەس نایانگرێتەوە یعنی وەکوتم هەرچی دروشمیان کە ئێستا هەیە و هەرچی شیعاریان کە ئێستا بەرامبەر یەکتری بەرزی دەکەنەوە هەرچی تۆمەتی کە ئیدەنە پاڵ یەکتری بەرگەی یەک پرسیاری لۆژیشی ناگرێ باشە پارتی ئەڵێ ینی یەکێک لە دروشمەکانی ئەڵێ خۆڕاگری زۆر جار سەرۆکی حکومەت ماوە بەسەرچوو ئەڵێ مە سواسی خەڵکەکەین کە خۆڕاگر بوون خۆراگری چی کاکە جەنجاری یەکەم لایەکی هەرێمی کوردستان تووشیا داگیری کردووە خۆراگری چی ئەگەر بە مەفهومی خۆراگری پاراستنی نیشتیمان بێ ئاگادارین لە مەسەلەی تەراتێنی ئێرانیش مەسەلەی درۆن لە وڵات بالمناسبە ئەمەوێ هۆشداریەک بدەم ئەم قسەیە بۆ مێژووەکەم باش تەمان من هەموو قسێک بۆ مێژووەکەم بەڵام ئەم قسەیان بە تایبەتی پارتیوێکی بەدەسەڵاتی زۆرەوە لەم هەرێمەدا دەربچنەوە دڵنیاتەکەم کە مەسەلەکە ئەم جارە مەسەلە بریتی نابێت لە موچە مەسەلە بریتی نابێت لەوەی تەنها پارەی خەڵک بدزن ئاگرهێنە ناو ماڵەکانیان ئاگرهێنە ناو سیارەکانیان درۆنە هێن لەسەر ماڵەکانیان ئەم هەرێمە ئەم منتیقەیە ئەم نیشتیمانە ئەکەن بە بەشێک لەم شەڕی پاشکۆیەتی و پرۆکسی بوونەی کە بۆ تورکیا بۆ ئێرانی دەکەن و ئەم منتیقەیەکەن بە ساحەی بەیەکدادانی زۆر سیرکە هەڕەشەکان یان با بڵێن ئەو گۆڕانکاریانی کە ئێستا لە لوبنانەوە دەستیان پێ کردووە لە غەزەوە بۆ لوبنان لە لوبنانەوە بۆ یەمەن لە یەمەنەوە بۆ عێراق زۆر جددین دابەشبوون و یەکلابوونەوەیان بەسەر دەوڵەتانی دراوسێ ئەو پرۆکسی بوون و کلکاتی کە ئیکەن مەترسیدارە ئێجگار خۆراگری چی عیلەیەکی بازرگان لە هەولێر بوون بە قوربانی
مناڵی ساوە بوو بە قوربانی بە ساروخێکی ئێرانی پارتی قیادەی سەری سەرەوەی کەوتنە سەرچۆک بۆ ئێران و بەپەلە خوا ڕایان کردە تاران وتیان با بە ئێمە کردمان ئێوەیکەن چیتانەوەی بابەتان بکەین وتی فەرمون بڕۆن بۆ ئێران ڕایان فەرمون بڕۆن بۆ بەغدا سەرۆکی پارتی بە هەڵە داوان ڕۆیشت بۆ بەغاوتی بابەجان تەواوی ترە ئێمە هەموو تێیدیشی ئێوەکەین و هەموو شتێک کۆتاییات و خۆراگری چی؟ یعنی خۆزگە لەسەر مەسەلەی خۆزگە لەسەر مەسەلەی خۆراگری و وردەکاری ئەوەی کە ئەوانە چیان کردووە زانی جەناب تەزای من 7 ساڵ لە بەغا بووم و لە 2 لیژنەی زۆر حساسیش بووم 4 ساڵ لە لیژنەی ئەمن و دیفاع بووم و 3 ساڵیش لە لیژنەی دارایی بووم و ئێستاش عیلاقاتێکی زۆر فراوانم هەیە لەگەڵ وەسەتی سیاسی عێراقوانە قەت لە خۆمەوە قسەیەکم نەکردەوە معلوماتێکیش دڵنیانە بوو منە وتووە کاک دانا پارتی و یەکێتی لە ئێستادا لە حەلەقەی عێراقیە و لە حەلەقەی ئیقلیمیە ئێجگار لاواز بوون ئەوەی کە ڕایگرتوون چەک و پارە و خەڵەتاندنی خەڵکی ساویلکەیە بەڕێز و شارعەبدوڵڵا پەرلەمانتاری پێشووی عێراق قسەی کەما بوو بەڕاستی بەڵام کات دەرفەتینێن بۆ ئینشەڵڵا بۆ بەرنامەیەکی تر زۆر سپاس بۆ ئامادەبوون زۆر سپاس خۆشەویستان تاڵقەیەکی نوێی ئەمڕۆ هەموو لایەک بەخوای گەورە ئەسپێرین خواتان لەگەڵ